خەمێکی بەدیە بێت بۆ دوو مناڵەکەی بێ بەڕاستی هەڵبەت مردن حەقە ینی لە عەدالەتترین پرسە بۆ هەموو مرۆڤەکان بەڵام ئەوەی کە جیاوازەیەک دروست دەکا ئەوەی کە دوایەوەی کە ئەمری چی و کردو و چی و جێهێشتووە دیارە ئەوەی کە هاوخەمی هەموو گەلی کورد هاوخەمی هەموو هاوپیشەکانی دەلیلە بۆی کە کاکەڵکەوت لە ژیانە شتێکی کردووە کورد دەڵێ هەندێک مردن ناوەختە یعنی ئەمە نەبێتە ئەوەیەک بەڵام دیارە مردنی کاکەڵکەوت ناوەخت بوو چکە زۆر خەوی گەورەی هەبوو زۆر بەگڕوتین بوو ینی هاوکارێکی زۆر بەهێزی هەمومان بوو بەداخەوە من دەرفەت نەبوو بۆ هەموو ماوەی کە لە ڕوودا و بەیەکەوە کارمان کرد دەرفەت نەبوو ڕووبەڕوو یەکتری ببینین بەڵام ڕەنگە ئەمە داخێک بێ لە دڵمە تەمەنی درێژی بۆ هاوپیشە جدیەکانی جێهێشت بێت تەمەنی درێژی بۆ ئەو کەسانە جێهێشت بێت کە بە ئەخلاقەوە خۆی ئیشی کردووە ئەوەی کە زۆر گرنگە و ڕەنگە هەمومان ئەگەر ئێستا دڵگەرمین بەڵام ڕەنگە چەند ڕۆژێکی تر ئەم پرسەمان بیرچێتەوە وەر خەمێکی تر ئەوەی کە خەمێکی بەدیە بێت بۆ دوو مناڵەکەی بێ بەڕاستی وەک ڕوودا و نووسی بووی با دوو مناڵەکەی ئامانەتی کوردستان بێ با ئاگامان لەوان بێ باگە ڕۆژە لە ڕۆژان کە گەورە بوون بزانن باوچان ئەو جوامێرە بووە کە هەموو کوردستان ئاوە بۆی بەداخە.